ئەندامەکانی هاوپەیمانێتی ناتۆ بە وردی دەڕواننە یەکەمین سەردانی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ تورکیا کە ئەندامێکی گرنگ و مشتومڕ لەسەری ئەو هاوپەیمانێتیەیە. وتوێژەکانمان لەسەر بنچینەی سێ ئامانجی درێژدەم دەبێت. پێکەوە کارکردنمان بۆ شکستپێدانی داعش، دروستکردنی سەقامگیری لە هەرێمەکە و پارەپێدانی پەیوەندی ئابووری نێوان هەردوو وڵاتمان. تورکیا لە ساڵی 1952ەوە ئەندامێکی هاوپەیمانێتی ناتۆیە و ئێمە بەردەوام دەبین لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەشی لەشکری لەگەڵ ئەو هاوپەیمانەمان و هاوپەیمانانی جیهانیمان بۆ شکستپێدانی داعش. بەڵام تێلەرسن ناچار بۆ ڕێگایەکی نەرم بگرێتە بەر بە تایبەتی بەر لە شەڕی سووریا بۆ گرتنەوەی شاری ڕەقە لە دەستی چەکدارانی داعش بە هاوکاریەکی گرنگی شەڕوانە کوردەکانی سووریا کە تورکیا بە تیرۆریستیان دەزانێت. ئەم هاوبەشیەش بۆتە خاڵێکی گرژی لە پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئەمریکا کە تەلەرسن هەوڵیدا چاکی بکاتەوە. ئێمە شانبەشانی تورکیا دەوەستین لە شەڕەکەیدا بۆ ڕاگررتنی تیرۆریزم دژ بە وڵاتە و خەڵکەکەی. هێرشەکەی پەکەکەی ساڵی ڕابردوو ئەوەمان بیردەخاتەوە کە هەرەشەی هێرش لە ناو وڵات چەند نێزیکە لە خەڵکی تورکیاوە. ئێمە دڵگرانی خۆمان ئاراستەی ئەو کەسانە دەکەین کە خۆشەویستەکانیان لە تیرۆری پەکەکەدا لەدەستداوە و غەمبارین بۆ زیاتر لەو 7 کەسەی کە لە ناو سووریا لە شەڕی بەجەرگانەیاندا دژ بە داعش کوژراون. چاودێرانی ئەوروپا دەڵێن لەژێر بەڕێوەبەرایەتی سەرۆک دۆناڵد ترامپ ئەمریکا باشتر دەتوانێت پشتیوانیکی زیاتری تورکیا بۆ شەڕی دژ بە تیرۆریزمی داعش بەدەست بهێنێت. تێلەرسن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی تورکیا کۆ نەبووەوە لە کاتێکدا کە هاوپەیمانانی ناتۆ ڕەخنە لە ئۆردوغان دەگرن بۆ سەرکوتکردنی ئەو کەسانی کە تاوانبار دەکرێن بە پشتیوانیکردنی هەوڵی کودەتاکەی ساڵی ڕابردوو. پێدەچێت ئەمریکایەکان باشتر چارەسەریان کردبێت لەو ڕوانگەیەوەی کە بەڕێز بووە دیار نییە کە هیچ نیگەرانیەکی لەبارەی تاکڕاوەکانەوە هەبێت. بۆ نمونە دەشبینین سەرسەودایەکی زۆر باشش لەگەڵ سەرۆکی میسردا دەکات. ئوروپایەکان ئەردۆغانیان زیاتر لە خۆیان دوور کردوێتەوە و ئەمەش جیاوازیەکانی بۆ چوونی ئوروپا لەگەڵ ئەمریکا لە قۆناغی ئێستادا نیشان دەدات. لە ماوەی تەنها چەند هەفتەیەکدا تورکیا ڕیفراندۆم ئەنجام دەدات بۆ فراوانکردنی دەسەڵاتەکانی سەرۆک ئەردۆغان. ڕێبەرانی ئەوروپا هیوادارن لە وتوێژەکاندا لەسەر پەیمانەکانی تورکیا بۆ شەڕی دژ بە ملیتانەکانی دەوڵەتی ئیسلامی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چاودانەخات لە ئاست سەرپێچیەکانی مافەکانی مرۆڤ.